پشتیوانی خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتە بۆگەنە، ئەم دەسەڵاتە گەندەڵە. ئەی ڕووخێنین! بۆچی قسەکانی بافڵ تاڵەبانی دوێنێ هەرای نایەوە؟ سەرۆکی یەکێتی چی بەسەر سەرکردەکانی حیزبەکەی سەپاندووە؟ وتاری بافڵ تاڵەبانی لە دەستپێکی بانگەشەی یەکێتی لە سلێمانی زۆرترین کاردانەوەی بەدوای خۆی داهێنا، ئەویش بەهۆی ئەوەی زۆرێک پێیان وایە زمانێکی زبری بەکارهێناوە. بەکارهێنانی ئەو جۆرە زمانە لە ناو کێبڕکێکانی کوردستان هێشتا باو نییە، ئەگەرچی لە وڵاتی تر لە شێوەی تورکیا ئەم دیاردەیە زۆرە و زۆر جار بەرژێرەکان زمانی تونتر بەکاردەهێنن. بافڵ تاڵەبانی جارێکی تر بە مەسرور بارزانی گوت مدیرعام تاوانباری کرد بە پاراستنی شوێنەکانی لەشفرۆشی، پێی گوت دەدنێرینەوە لۆمارێک. هەماڵان ئاخر جار بینێرن لۆمار. هاوکات لە شەڕی ئامۆزاکانیش جوڵەیەکی کرد وەک ئاماژەیەک بۆ تێهەڵدان. لە بەرامبەردا ئەمڕۆ لیژنەی باڵای سەرپەرشتی هەڵبژاردننی پارتی ڕایگەیان جوڵە و هەڵسو کەوت و دەربڕینەکانی دوێنەی سەرۆکی یەکێتی لەسەر ستەیج تعبیر لە جەوهەری خۆی دەکات و پێویست بە هیچ وەڵامێک ناکات. لیژنەی هەڵبژاردننی پارتی جەخت دەکاتەوە دروشمی پارتیمان ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و خۆڕاگریە. لە ڕۆژی 20 ئۆکتۆبەری 2024 لەسەر سندوقەکانی دەنگدان وەڵامی دەدەینەوە. بەپێی زانیاریەکان بۆ ئەم هەڵبژاردنە تەنها بافڵ تاڵەبانی بۆی هەیە بەڕەهایی لە بۆنە و کەمپینەکانی حیزبەکەی قسە بکات، ئەوانی تر دەبێت بە وەرگرتنی مۆڵەت بێت لە ئەنجومەنی باڵای هەڵبژاردننی یەکێتی. بەشێکیشیان دەرکەوتنەکانیان لێ قەدەغە کراوە. هاوکات بەپێی بڕیاری حیزبەکە نابێت هیچ کاندیدێک و سەرکردەیەکی یەکێتی لە کەناڵەکانی K24 و ئاڤادەر بکەون کە لەسەر هێڵی مەسرور بارزانی هەژمار دەکرێت. زاب خودێ بینێرن لۆمار!